بەناوی خوای گەورە ڕۆژتان باش میدیاکارانی بەڕێز هەموو لایەکتان بەخێر بێن و جەژنی ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو لایەکتان لە دڵەوە خوازیارم خوای گەورە نزا و تاعاتی هەموو لایەکی لە مانگی پیرۆزا قبول کرد بێت. بەخێر بێن هەمومان ئەمڕۆ لە ماڵی جنابی مام جەلالین ئومێد دەکەم بتوانین گفتوگۆیەکی هێمن لەسەر کۆی بارودۆخی ناوچە کوردستانیەکان و بەگشتی و بە تایبەتیش دوا پێشاتەکانی ناوچەی پەڵکانە بکەین. من لێرە ئەمەوێت ئەوە ڕوونکەمەوە وەکو حکوومەتی هەرێم لە ڕاستیە زۆر نیگەرانین لەو بارودۆخەی کە ناوبەناو ناوچەکانی سەرگەڕان و پەڵکانە و شەناخە و ناوچەکانی پێشووتریش بینیمان لە تۆبزاوا و لە ترکەلان و لە یایچی ڕوویاندا. ئەم بارودۆخە نیگەرانێکی قوڵی لای ئێمە دروست کردووە، نیگەرانێکی قوڵ بەو مانایی کە خۆتان نەزانن هەمومان ئومێدێکی گەورەمان لەسەر کابینەکەی بەڕێسوودانی هەڵچنیوە و کارنامەیەکی هاوبەشی کوردیمان هەیە لەگەڵ ئەم کابینەیە و لە چەندین مەحفەلی جیاوازە پشتیوانی خۆمان بۆ سەرخستنی کارەکانی حکوومەتی نوێ ڕاگەاندووە بۆ ئومێدەی بتوانین ئەم کابینەیە ئەرکەکانی خۆی، ئەرکە دیموکراسیەکانی، ئەرکە دەستوریەکانی، ئەرکە یاساییەکانی بەرامبەر بە هەموو گەلانی عێراق بێجیاوازی جێبەجێ بکات و لە ناویشە بە بێگومان ئەو ئەرکانەی یاخود ئەو کارنامەیی کە بە ئێمە دراوە و ئیتیفاقی سیاسیمان لەسەری کردووە جێبەجێ بکرێت. و بە بێگومان ئێمە هەر لە سەرەتاوە بەشێک بووین لە سەرخستن و لە پشتیوانیکردنی و هەرواش بەردەوام ئەبین، چکە پێمان وایە نە عێراق و نە کوردستان بەرگەی ململانی لەمە زیاتر ناگرێت و دۆخێک دروستە بێت کە لە ڕاستیە جگە لە تیرۆریستان و جگە لەو خەڵکانی دژی ئەم ئازادی و دژی ئەم پێکەوە ژیان و تەبایە هەیە کەسی تر سوودمەند نابێت. لەم کەشوهەوایەیە کە ئێمە بە کەشوهەوایەکی ئیجابیە زانین لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە گوندی پەڵکانە ئەکرێت بە ئامانج دوور لە هەموو بنەمایەکی دەستوری و یاسایی بەداخەوە هەڵەکوتنە سەر گونشینەکان و کوردانی ئەو ناوچەیە هەراسانەکەن کە بەڕاستی ئەمە زۆر نامۆیە بە پێکەوە ژیان و بە برایەتی نێوان هەموو لایەکمان. یعنی ڕووی نەداوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە جیاتی گەردن ئازادی چاوسورکردنەوە هەڕەشەکردن چوونە سەر ماڵی کورد ڕووبدات. ئەم نیگەرانیە ئێمە لە ڕاستیە لە کەناڵی جۆرا و جۆرەوە گەیاندومانە و ئێمە هەر لە سەرەتا وەکو دەستەی گشتی ناوچە کوردستانیەکان لە ڕێگای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق، سەرۆکایەتی کۆمار و پەرلەمان و وەزیرە بەڕێزەکان نیگەرانیەکانی خۆمان ڕاگەیاندووە و بە قوڵیش ڕامانگەیاندووە کە ئەم جۆرە کارانە بەردەوام بێت بە بێگومان ئاشتی و تەبایی و برایەتی لەم ناوچەیە ئەخاتە مەترسیەوە و ئێمە پێمان وایە بە وازحی ڕوومان کردوێتەوە چارەسەرکردنی ئەم گرفتانە تەنها بە جێبەجێکردنی مادەی 140 دەستور ئەبێت، تەنها بەوە ئەبێت دەستور بکەینە بنەما بۆ چارەسەرکردنی گرفتەکانمان. ئەگەرنا بە بێگومان خۆتان نەزانن خەڵکی ئەو ناوچەیەش بێ پشت و پەنانی، بەڵام پەنابردن بۆ دەستور یەکێکە لە خەسلێتە هەرە جوان و هەرە مۆدێرنەکانی عێراقی نوێ و دەبێ ئەمە بکەینە بنەما بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. لە دەرەوەی دەستور هەر هێزولایەنێک بێوێت فەرزی ئیرادی خۆی بەسەر کورد و بەسەر قەزەی نەتەوەکەمان بکات بە بێگومان ئێمە هەرچی ئالێتێک کە پێویست بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەشبوونە ئێمە درێخی ناکەین و پێشمان وایە دەستگا شەرعیەکان و دەستور و یاسا ئەو جێگایەیە کە دەبێت ئێمە کێشەکانی خۆمانی بەهەوە چارەسەر بکەین. گرفتی ئەساسی ئێمە بەڕێزان ئەوەیە کە ئەمانەوێت ناوەندی سیاسی هەم لە کوردستان و هەم لە عێراقا بە تەواوەتی درک بۆەوە بکەن. ناکرێت ئێمە لە عێراقی نوێیە لەم سەردەمە تازەیە کار بە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە بکرێت. ئەم بڕیارانە ئاشتی و برایەتی نێوانمان لێک هەڵەوەشێنێت و ئەم بڕیارانە تەمەنیان نزیکەی 40 ساڵ 45 ساڵە لە واقعێکا بووە کە فەرزکردنی واقعێکی تاگڕەهەندی حیزبی بەعز بووە. ئەم قەرارانە و ئەم یاسایانە ئەو ڕوبەرە لە متمانی کە هەشە لە نێوانمانە لە ڕاستیە کەمی ئەکاتەوە. لەوەش ناخۆشتر یعنی ئێمە هەستەکەین زۆر جار لە ئاستی ئیداری لە شاری کەرکووک یعنی پشتیوانی ئەم جۆرە کارانە ئەکرێت و بەڕاستی تێناگەین لەوەی کە ئەمە چنیەتێکی لە پشتەوەیە و بۆ ئەیانەوێت ینی ئەو شاری کە
شاری پێکەوە ژیان بووە هێمای ئاشتی و تەبای و برایەتی بووە و ئێمە وەکو نەتەوەی کورد تەسلیمی مادی 140 دەستورمان کردووە بیانەوێت لە سەروی ئەوەشەوە مزایدە بکرێت و هەژمونی جۆرێک لە بیرکردنەوەمان بەسەرا بسەپێنن بۆیە ئێمە لەم بارودۆخە زۆر نیگەرانین و بە هەموو لایەکی ڕائەگەیەنین هەموو هەنگاوێک کە پێویست بێت لە ڕووی دەستوری و لە ڕووی یاساییەوە ئەیگرینە بەر تاوەکو ئەو کاتەی دو ئامانجەکانی خەڵکی خۆمان لەو ناوچانە بەدیدێنین لە ڕاستیە ئێستاکە بارودۆخی ئەو ناوچانە ئارامە بەڵام ئەمە یەکسان نییە بە چارەسەربوونی کێشەکانی ئێمە لەو ناوچانە بۆیە ئێمە پێمان وایە جگە لەوەی کە مادەی 140 دەستور بنەما ئاساسیەکەی چارەسەرکردنی ئەم گرفتانەیە و لەگەڵیشە بڕوامان وایە تا ئەو کاتەی مادەی 140 جێبەجێ ئەکرێت ژووری هاوبەشی ئەمنی و ئیداری دروست بکرێت و لەم ژوورەیە کە ئەمەش بابەتێکی دەستوریە و لە ناو بڕگە و مادەکانی 140 جێبەجێ کراوە ناکرێت یعنی کورد و پێگاتە ڕستنەکانی تر لە برانی تروکمان لە برانی عەرەب کە ساڵانێکە پێکەوە ئەژین لە دەروی ئیرادی دانیشتوانی ڕەسەنی ئێرە جۆرێک تەعامل بکرێت و جۆرێک لە یاسا بسەپێنرێت کە ئەم یاسایە ڕەگ و ڕیشەیەکی هەیە کە ئەم ڕەگ و ڕیشەیە کورد بە درێژایی مێژوو دژی جەنگاوە کورد بە درێژایی مێژوو خەباتی دژی دیکتاتۆریەت کردووە و ئێساکەش پێمان وایە بۆ ئەوەی ئەم تەبای و ئاشتی و برایەتی کە ئێمە بڕوامان پێێتی بەدی بێنین دەبێ هەمومان دەور لێک مێز بدەین کە ئەویش مێزی دەستورە و لەگەڵیشە بەڕاستی داوا ئەکەین کە پارێزگاری کەرکووکی بە وەکالەت تەعاملکردنی لەگەڵ ئەم پرسانەیە دوور لە تائیفێت بێت لاینی کەم بچووکترین دادپەروەری جێبەجێ بکات یعنی ئەمە جگەلەوەی کە چەندین کەیسی جۆراوجۆری لەسرە لەگەڵیشە پێمان وایە ئەم هەوڵانە گرفتەکانی تائیفی و قەومی لە ناوچەکەیە زیاتر ئەکات و ئەمەش چەندها لە بەرژەوەندی ئەتوانم بڵێم گروپێکی دیاریکراوی ئەم شارەیە نەک لە بەرژەوەندی برانی عەرەب و برانی تورکمان و بەبێگومان لە بەرژەوەندی کوردیشانە ئێمە لە ماوەکانی لە سێ ڕۆژی لە دوو ڕۆژی ڕابردووە بە تەواوەتی لەسەر خەت بووین و هەموو کەناڵەکانمان ڕاست باردووە کە ڕێ لەم جۆرە کارانە بگرێت تاوەکو ئەو کاتەی گرفتەکان لە ناوچەکانی پەلکانە و جوتیارەکانی ئێمە لەو ناوچانە بە تەواوەتی ئارام بنوە خۆتان نەزانن ئێمە ئێستا لە بەردەم ئینتاجی بەرووبوومی کشتتوکاڵی خۆمانین ناکرێت جوتیارێک لەو ناوچانەیە ئێستا ترسی ئەوەی هەبێت کە نێڵن بەرووبوومەکەشی بچنێتەوە هێزێک و جیهەتێک و عەرەبێکی هاوردا لە یەکەم ڕۆژی جەژنە هەڵبکوتێتە سەر گوندی ئێمە و فەلاحی ئێمە و جوتیاری ئێمە بە بێگومان کانی و کێڵگە ژوێرانەکات بە بێگومان عەرقەلەی گەورەش لە بەردەم ئەمنی غیزایی شارەکەمان و ناوچەکەمانە دروست ئەکات و خۆشتان ئەزانن لە ماوەکانی ڕابردووە و لە دوو ڕۆژی ڕابردووە ئێمە لە حکوومەت هێرمی کوردستان بەڕاستی زۆر مەسئولانە تەعاملمان لەگەڵ ئەم پرۆسەیە کردووە ئەم مەسئولیەتەمان لە پەرۆشیمانەوە بووە بۆ ئەوەی گرفتەکان قوڵتر نەبێتەوە نەک بڕوامان بەوە بێت کە ئەو خەڵکی لە ڕۆژی جەژنادێتە سەرمان زۆر بڕۆیان بە دەستور و زۆر بڕۆیان بە یاسا هەبێت بارودۆخەکە ئێستا ئارام بۆتەوە ئومێد دەکەین بتوانین ئەم ئارامیە درێژە پێ بدەین و ئەو ژوورە هاوبەشانە ئێمە پێشنیازەکەین دروست بکرێت بۆ ئەوەی چیتر کورد لەم ناوچانە و تورکمان لەم ناوچانە و عەرەبی ڕەسەن لەم ناوچانە هەست بە خوبن نەکەن و هەست بەوە نەکەن کە جیهەتێک ئەوێ هەژمونی خۆی و وەکو جۆرێک لە حملەی ئینتیخابیش بەسەر ئەو ناوچانەیە بسەپێنێت دوا قسەی منیش ئەوەیە ئێمە قەناعەتمان وایە دەبێت هەموو لایەکمان بە یەک وتاری بە یەک خیتابی کورد لە ڕێگەی ئەجندایەکی هاوبەشی مەدەنیەوە بچێتە ناو ئەم پرۆسانەوە بۆەوەی بتوانین ڕێ لەو جۆرە بیرکردنەوە تائیفیە یاخود شۆڤێنیە بگرین کە بەڕاستی پێمان وایە وردە وردە ئۆقرە لە ئاشتی و ئۆقرە لە تەبایی و ئۆقرە لە ئارامی شارەکەیە ئەگرێت جارێکی تر من سوپاسدانەکەم ئومێد دەکەم کە هەمومان پێکەوە بتوانین ئەم بارودۆخە تێپەڕێنین و ئەشمەوێت سوپاسی یەک بە یەکتان بکەم بەڕاستی کەناڵەکانی ڕاگەیاندن مەسئولانە تەعاملیان کردووە و باخێکی زۆر باشیان بە پرسی ناوچە کوردستانەکان داوە چونکە خۆتان زانن ئەم پرسانە ئەمڕۆ لە دەوروبەری کەرکووکە لە خانەقین کێشەمان هەیە لە شەنگال کێشەمان هەیە لە دەشتینەی نەوا گرفتمان هەیە لە مەخمور کێشەمان هەیە واتە ئەم سنوورەی کە سپێراوە بە مادەی 140 دەستور لە هەموو ناوچەکان گرفت دێ و هەر جاری و لە ناوچەیەک و بە بیانوویەک
غەدر لە کورد ئەکرێت و پێشم وایە هێزی لەمانە گەورەتر ویستی غەدر لە کورد کات و بۆی نەچوێە سەر بۆیە ئێمە خۆمان زۆر تێک نادین لەبەروی بڕوامان وایە کە ئەم یەک خیتابی خۆمان بۆ چارەسەرکردنی گرفتەکان ئەم هێزە بچوک بچووکانەش دوو ڕۆژتر لە مێژووە ماڵ ئاواییەکەن و دوجار کورد و تورکمان و برانی عەرەبی ڕەسەنی ئەم ناوچانە ئەبن بە خاوەن بڕیار و ئەو تەبای و ئاشتی و برایەتی کە هەمانە ئەیگەینە دۆ ئامانجەکانی خۆی.